ئەگەر ئەمڕۆ بچیتە نێو پۆلێکەوە لە زانکۆ یان لە قوتابخانەیەکی ئامادەیی، دەزانیت چی دەبینیت؟ لە باشترین حاڵەتدا دەبینیت مێزەکان بە ڕێکوپێکی ڕیزکراون. لە زۆر ناوەندی نمونەیی و پێشکەوتوودا شاشەیەک لە پێشەوە دەدرەوشێتەوە. منهەجێک دانراوە هەموو خولەکێکی ئەو وەرزەی بە وردی دیار کردووە. پۆلی خوێندن بە وێنەی ناوەندێکی پیشەیی ڕوت و تەواودابڕاو لە هەر خڵتە و کەسبەکەسیەکی نێو کۆمەڵگا نەخشێنراوە. لە پەروەردەی مۆدێرندا بێکۆتا باسی پاراستنی سنوورە پیشەییەکان دەکرێت. باسی ئەوە دەکرێت دەبێت بیرروباوەڕە کەسیەکان لە دەرەوەی پۆلدا جێبهێڵین و جەخت لەو پێوەرە زانستی و جیهانیانە دەکرێتەوە کە هەنگاوە ئەکادمیەکانیان پێدەپێورێن. باوەڕ و پێشگریمانەیەکی باڵا دەست و تا ڕادەیەک پرسیار لێنێکراو هەیە، گوایە پەروەردە دەبێت بابەتی بێلایەن و بێکێشە و تەنیا عەقڵی لەخۆ بگرێت. لە سیستەمی مۆدێرندا چاوەڕێ دەکرێت مامۆستایان تەنیا ئامرازی گەیاندنی زانیاریە بڕیار لێدراوەکان بن و خوێندکارانیش دەفرێک بن بۆ وەرگرتنی ئەو زانیاریانە بە جۆرێک جەستە و برین و زەبرەدەرونیەکانیان و ژیانی سۆزداریان لە بەردەرگای پۆلەکەدا جێبهێڵن. بەڵام چی دەڵێیت ئەگەر مامۆستایەتی خۆی کردارێک بێت برینەکان ساڕێژ بکات؟ چی دەڵێیت ئەگەر هێنانی تەواوی کەسێتیە ئاڵۆز و پرسۆزەکەت بۆ نێو پۆل شتێک نەبێت بۆ سەرقاڵکردن، بەڵکو مەبەستی فێربوون خۆی بێت؟ ئەدی ئەگەر داواکردنی گۆڕایەڵی ڕەها ڕاستیەکەی لە ناوبردنی توانای بیرکردنەوەی خوێندکارەکانمان بێت؟ ئەمڕۆ گەشتێک بەنێو بلیمەتیە پەروەردەییەکەی بیرمەندێکدا دەکەین کە ئەفسانەی پۆلی بەناو بێلایەنی تێکشکان. دەچینە نێو جیهانی بێل هوکسەوە. ئەم پەروەردە ناسە شۆڕشگێڕە پێی وابوو پەروەردە هەرگیز لە ڕووی سیاسیەوە بێلایەن نییە و ئامانجی کۆتایی مامۆستایەتی گۆڕایەڵی نییە، بەڵکو ئازادیە. بابزانین بۆچی دیدگەی ئەو بۆ پەروەردەی پێیوەستدار ڕەنگە ڕێک ئەو چارەسەرە بێت بۆ قەیرانی دابڕان لە قوتابخانەکانی ئەمڕۆماندا پێویستمانە. هاوڕێیانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسێتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسێتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایەی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. بۆ تێگەیشتن لە فەلسەفەی پەروەردەیی بێل هوکس دەبێت بزانین خۆی چۆن پەروەردەکراوە. ناوی تەواوی گلۆریا جین واتکنزە. لە ساڵی 1952 لە هۆپکنزڤیل لە ویلایەتی کنتاکی لە دایک بووە. لە باشووری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەردەمی یاساکانی جیم کرۆدا کە جیاکاری ڕەگەزی زۆر توند بوو گەورە بووە. ئەو نازناوی بێل هوکسی لە نووسینەکانیدا بۆ خۆی هەڵبژارد کە بەمەبەست بە پیتی بچووکی ئینگلیزی دەینووسی بۆ ڕێزلێنان لە داپیرە گەورەی و بۆ جەختکردنەوە لەسەر ناوەڕۆکی بیرۆکەکانی، نەک لوودبەرزی و نەفسبەرزی شوناسەکەی. لە ساڵانی سەرەتاییدا بێل هوکس لە قوتابخانەی تایبەت بە ڕەشپێستەکان دەیخوێند. لەو ژینگانەدا وەک خۆی باسی دەکات پۆلی خوێندن پناگەیەک بوو. مامۆستایان بە دڵ و گیان خەمی لایەنی ڕۆحی و دەرونی خوێندکارەکانیان دەخوارد. ئەوان دەیانزانی لە کۆمەڵگەیەکی ڕەگەزپەرستدا بۆ منداڵانی ڕەشپێست پەروەردە پرسێکی مان و نەمان بوو. فێربوون کارێکی بەرەنگاربوونەوە بوو کە سەرچاوەکەی خۆشەویستی کۆمەڵگە و جڤاک بوو. بەڵام دواتر لەسەر بنەمای یاسا و ڕێنماییە نوێیەکان
بۆ بەرەنگاربوونەوەی جیاکاری ڕەگەزی لە ویلایەتە یەکگرتووەکاندا تێکەڵکردنی ڕەگەزەکان ڕوویدا. کاتێک هوکس گواسترایەوە بۆ قوتابخانە تێکەڵەکان کە زۆرینەیان سپی پێست بوون، ژینگەکە بە شێوەیەکی توند گۆڕا. پۆلی خوێندن لە شوێنێکەوە بۆ بەهێزکردنی کۆمەڵایەتی گۆڕا بۆ شوێنی گوێڕایەڵی ڕوود. لە ناکاو زانیاری لە واقعی ژیانی ئەو وەکو خوێندکارێک دابڕا و لە بری بیرکردنەوەی ڕەخنەیی مامۆستایان داوای وەک یەکبوون و ملکەچیان دەکرد. ئەم گۆڕانە بە زەبرە لە پەروەردە وەک ئازادیەوە بۆ پەروەردە وەک ژێردەستەیی بووە ئەو برینە بنێڕەتیەی دواتر بێل هوکس تەواوی کاروانی پیشەیی خۆی بۆ ساڕێژکردنی دەرخان کرد. ئەو تێگەیشت شێوازی مامۆستایەتیمان هێندەی بابەتی وانەکانمان گرنگە. شێوازی مامۆستایەتیش ڕنگدانەوەی خۆشەویستیەکی ڕادیکاڵ بوو بۆ خوێندکار و جواکی خوێندکار. لە کتێبە بنچینەیەکەیدا کە ساڵی 1994 بڵاوی کردەوە بە ناوی مامۆستایەتی بۆ سەرپێچیکردن، هوکس دیرگەیەکی خستە ڕوو کە تەحەدای بناغەکانی قوتابخانە باوەکانی دەکرد. لێرەدا سێ لە هەڵوێستە پەروەردەیە سەرەکیەکانی دەخەمە ڕوو. بە پشتبەستن بە کارەکانی پەروەردەناسی بەرازیلی پاولۆ فرێرێ، هوکس پێداگیری دەکرد کە پەروەردە هەرگیز بێلایەن نییە، یان کار دەکات بۆ ئامادەکردنی خوێندکاران تا سیستەمە ستەمکارەکانی ئێستەی جیهان قبول بکەن، یان دەبێتە مەشق و پێڕۆکردنی ئازادی. هوکس داکۆکی دەکرد لەوەی ناوی نابوو پەروەردەی پێوەستدار بە مانای فێرکردنی خوێندکاران بۆ تێپەڕاندنی سنوورەکان، بۆ پرسیارکردن لە دەستەڵات و بۆ شیکردنەوەی ڕەخنەیی جیهانی دەوروبەریان. ئەو پێی وابوو ئەرکی مامۆستا تەنیا گەیاندنی زانیاری نییە، بەڵکو بە تواناکردنی خوێندکارانە بۆ بیرکردنەوەی ڕەخنەیی و ژیانێکی هۆشمەند و کامڵ. ئەگەر خوێندکارێک بە مێشکێکی پڕ لە زانیاریەوە قوتابخانە جێبهێڵێت، بەڵام بە ڕۆحێکەوە لەسەر ژێردەستەیی و دەستەمۆبوون ڕاهێنرابێت، ئەوە ئەو پەروەردەیە شکستی هێناوە. لە پەروەردەی ڕۆژاواییدا کە ئێستا لە جیهان و کوردستاندا هەژمونی هەیە، دابەشبوونێکی فەلسەفی قوڵ لە نێوان عەقڵ و جەستەدا هەیە. ئێمە وا مامەڵە دەکەین گوایە تەنیا عەقڵ دەچێتە ناو پۆلەوە. بێل هوکس بە توندی ئەمەی ڕەت کردەوە. ئەو بانگەشەی بۆ پەروەردەی گشتگر دەکرد و پێداگیری دەکرد لەسەر ئەوەی مامۆستایانیش و خوێندکارانیش مرۆڤی تەواون کە جەستە، سۆز، زەبرە درونیەکان و خولیایان هەیە. لە هەمووی گرنگتر بێل هوکس پێی وابوو مامۆستایان دەبێت پابەند بن بە پرۆسەی درکپێکردن و گەشەی کەسی خۆیانەوە. مامۆستایەک لە دروستی سۆزداری و ڕۆحی خۆی دابڕابێت، ناتوانێت خوێندکارەکانی بەهێز بکات. ئەو داوای دەکرد خولیا و دڵخۆشی و خۆشەویستی بهێنرێنە ناو ژینگەی فێربوونەوە. بێل هوکس پێی وابوو پۆلی خوێندن دەبێت شوێنی جۆش و خرۆش بێت و ئەم جۆش و خرۆشەیش لە ڕێگەی پەیوەندیەکی مرۆیی ڕاستەقینە و دوولایەنەوە دروست دەبێت. هوکس بە شێوەیەکی بنەڕەتی بەرەنگاری پەیوەندیە باوەکانی دەستەڵات لە ناو پۆلدا بوویەوە. ئەو ڕەخنەی لەو مۆدێلە سەرمایەداریەی پەروەردەگرت کە خاوەندارێتی معریفەی بە سیستەمەوە دەبەستەوە، کە تێیدا مامۆستا دەستەڵاتی ڕەها و پرسیار لێ نەکراوی پۆلەکەیە. لەبەری ئەوە بێل هوکس پێی وابوو پۆلی خوێندن دەبێت ژینگەیەکی ڕادیکاڵی جواکی بێت. ئەمەیشیانی داماڵینی دەستەڵاتی ڕەها لە مامۆستا و بڕیا لێدراوەکانی خوێندن و سەلماندنی ئەزموونی ژیانی ڕۆژانەی خوێندکاران
وەک سەرچاوە و دەقێکی ڕەوا بۆ خوێندن و شیکردنەوە. لە پۆلەکەی هوکسدا هەمووان بەرپرسیارن لە بزێوی و چالاکیەکانی فێربوون. لەم ڕوانگەیەدا پۆلی خوێندن ژینگەیەکە تێیدا مامۆستا و خوێندکار لایەن ئاساییە لە ئاوازەکانی خۆیان نیشان بدەن و بە ڕووی یەکدیدا کراوە بن. بەمەیش مامۆستا ئامادەیە لە خوێنکارەکانیەوە فێر ببێت و چاوەڕوان دەکرێت خوێنکارانیش بەشداریەکی کارا بکەن تا بە هاوبەشی بەرنامەی خوێندن ئامادە بکەن. با بینەوە بۆ سەردەمی ئەمڕۆمان. ئەم خۆشەویستی ڕادیکاڵیەی بێل هوکس چۆن لەگەڵ واقعی پەروەردەی مۆدێرنی ئێمەدا دەگونجێت. ڕوانگەکانی ئەو ڕاستەوخۆ پەنجە دەخەنە سەر هەستیارترین مشتومڕەکانی ئەمڕۆمان. ئەمڕۆ ئێمە خومان بە تاقیکردنەوە گشتیەکان و مەنهەجە وشکەکانەوە گرتووە و بیر و کردارمانیان ئالوودە کردووە. بەمەیش زۆر جار نایابیمان لەگەڵ بەدەستهێنانی نمرەی بەرزی تاقیکردنەوەکاندا تێکەڵ کردووە. هوکس هانمان دەدات ئەوە بەڕوونی ببینین ئەگەر بەرنامەیەکی خوێندن داوای لەبەرکردنی ڕوود بکات ئەوە بەرنامەی دەستەمۆکردنە. لە مشتومڕی مۆدێرنی نێوان یەکسانی بەرامبەر نایابیدا بێل هوکس بیرمان دەخاتەوە کە نایابی ڕاستەقینە لە بنەڕەتدا یەکسانی و دادپەروەریە، چونکە داوا دەکات هەر خوێنکارێک فێر بکرێت چۆن بە شێوەیەکی ڕەخنەیی ئەو جیهانەی دەوروبەری هەڵبۆشێنێتەوە. کاتێک تاقیکردنەوە دەخەینە پێش بیرکردنەوەی ڕەخنەییەوە، ئەوە ئێمە خەریکی پێڕۆکردنی پەروەردەین وەک ژێردەستی. ئێمە ئێستا ڕووبەڕووی قەیرانێکی گەورەی شەکەتبوونی مامۆستایان بووینەتەوە. زۆر جار وەڵامی سیستەمەکە پێشکەشکردنی سێمینار و خولی ڕووکەشە تا نیشانی مامۆستایان بدەن چۆن گرنگی بە خۆیان بدەن، خۆیان پێش بخەن، نوێترین تەکنۆلۆژی و تەکنیک و میتۆدەکان بەکار ببەن و لەگەڵ داواکاری و گۆڕانکاریەکاندا خۆیان بگونجێنن. لە هەمان کاتدا داوا لە مامۆستایان دەکرێت مەودایەکی بێهەڵچوون و دەروون سارد و پیشەیی بپارێزن بەرامبەر بەو زەبرە دەرونیانەی خوێنکاران کە تا دێت ڕوویان لە زیادبوونە. پێداگریەکەی بێل هوکس لەسەر کامڵبوون و گشتگیری مامۆستا دان بەو بارە سۆزداریە قورسەی ئەم پیشەیەدا دەنێت. ئەو هۆشداریمان پێدەدات کە سیستەمێک داوا لە مامۆستایان بکات وەک ڕۆبۆتی بێهەست مامەڵە بکەن، سیستەمێکە بەردەوام نابێت و تەمەنی کورتە. کارەکانی ئەو پێشنیازی ئەوە دەکەن چارەسەری شەکەتبوونی مامۆستایان خۆدابڕین دەستۆزداری نییە، بەڵکو دروستکردنی جڤاکێکی ڕاستەقینە و ساڕێژکەرە لە ناو بینای قوتابخانەکە خۆیدا. ئێمە بەردەوام گوێمان لە مشتومڕ دەبێت لەسەر ئەوەی چۆن پۆلەکان دەبێت بۆ خوێنکاران ژینگەی سەلامەت بن. هوکس لێرەدا وردەکاریەکی زۆر گرنگ پێشکەش دەکات. پۆلێکی باو ڕەنگە بۆ خوێنکارێکی خاوەن ئیمتیاز و خوداپێدا و هەستێکی سەلامەتی ببەخشێت، چونکە هەرگیز تەحەدای دیدگەیان بۆ جیهان و ئەزمموی ژیانیان ناکات. لەبەر ئەمە بێل هوکس پۆلێکی ئاسوودەی نەدەویست، بەڵکو پۆلێکی بوێری دەویست. داماڵینی تاکدەسەڵاتی مامۆستا یان مەنهەج بە واتای ڕێگەدان دێت بە ناڕەحەتی، بە ململانێ و بە مشتومڕی پڕسۆز و جۆش و خرۆش. هوکس ئەم مشتومڕە هەنووکەییە وا ڕوون دەکاتەوە بەوەی نیشانمان دەدات فێربوونی ڕاستەقینە زۆر جار ناڕەحەتکەرە، بەڵام تا ئەو کاتەی ڕەگی لە ناو جڤاکێکی پڕ لە ڕێز و خۆشەویستی دوولایەنەدا داکوتابێت، ئەم ناڕەحەتیە بەرەو گەشەکردنمان دەبێت. بێل هوکس لە ساڵی 2021دا کۆچی دوایی کرد، بەڵام نەخشە ڕێگەیەکی بۆ جیهانێکی مرۆڤ دۆستتر، زیندووتر و ئازادتر بە جێهێشت. ئەو فێری کردین
کە پۆلی خوێندن سەرەڕای هەموو سنوورەکانی وەک شوێنی ئەگەرە بێکۆتاکان دەمێنێتەوە. ئێمە زۆر جار پەروەردە وەک ئامرازێک دەبینین بۆ گونجاندنی خوێندکاران لە ناو ئامێری کۆمەڵگەدا. بێل هوکس بوێری ئەوەی پێداوین پەروەردە وەک ئەو چەکوشە بهێنینە بەرچاو کە بەکار دێت بۆ داڕشتنەوە و گۆڕینی شێوە و کاری تەواوەتی ئەو ئامێرە. ئەو باوەڕی وابوو مامۆستایەتی لە ناوە ڕۆکەکەیدا کردارێکی خۆشەویستی قوڵە. ئێستا ئەم تەحەدایە ئاراستەی هەر مامۆستا و خوێندکار و فێرخوازێکی بەردەوام دەکەم کە ئەمڕۆ گوێی لەم بابەتە گرتووە. بیر لەو شوێنانە بکەرەوە کە تێیدا وانە دەڵێیتەوە یان فێر دەبیت. ئایا بەشێک لە مرۆڤایەتی خۆت لە بەردەرگاکەدا جێدەهێڵیت؟ ئایا داوای ملکەچی دەکەیت یان ئازادی گەشە پێدەدەیت؟ بوێریەکی گەورەی دەوێت مامۆستایەکی دژەڕەوت بیت، تەواوی کەسایەتیت بهێنیتە ناو پۆل و ناوەندی خوێندنەوە و هێندە خوێندکارەکانت خۆش بوێت ڕێگەیان پێ بدەیت تەحەدات بکەن. لە چوارچێوە وشکەکانی نەریتی فێرکردنی با و بڕۆرە دەرەوە، با وەش بە واقع ئاڵۆزەکەی پەیوەندیە مرۆییەکاندا بکە و لە سەرپێچیکردن و تێپەڕاندنی سنوورەکاندا بوێر بە. سوپاس بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵم بوون. تا ناسینی بیرمەندێکی مەزنی دیکە بەردەوام بن لە گەڕان، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە گەشەکردن. بە خودای میهرەبانتان دەسپێرم.